گەندەڵی بێ بە زاهیرەیەکی فەردی نابێ بە زاهیرەیەکی نظامی لە وڵاتێکا کە مەسەڵەن بۆ نمونە فەرقی بینی بەغا و کوردستان بکەم لە کوردستانە تەنیا یەک دەستگا هەیە پێوترێ دیوانی ڕقابەی مالی ئێستا حاڵی حاضر دوو دیوانی ڕقابەی مالی هەیە یەکێکیان لە هەولێرێکیان نەسلیمان یەکێکیان یەشەتی دایناوە یەکیان پارتی دایناوە لە عینی وەختە لە بەغا چەندین دەستگا هەیە بۆ لێپێچینەوەی زاهیرەی گەندەڵی لەسەر و هەمویانەوە هەیئەتی نەزاها هەیە کە هەیئەتێکی سەربەخۆیە لەلایەن پەرلەمانی عێراقیەوە دیاریەکردن و باوەڕیان پێدرێت لە پەنا ئەوانە دیوانی ڕقابەی مالی هەیە لە پەنای ئەوانە مفەتیشیەتی عام لە هەموو وەزارەتێکە هەیە کە ئەویش دیسانەوە ئیشەکەی لێپێچینەوەیە لە پەنای ئەوانە یعنی بەتەنیشت ئەوانەوە لوژنەیەک هەیە بۆ نەزاهە لە پەرلەمانی عێراقیە کە تعقیبی هەموو ئەو شتە ناکاوە ئەتوانێت هەر وەزیرێک هەر کەسێکی ویست بێت بانگی بکا بۆ لێپرسینەوە لە کوردستانەکەی ئەمە تەنیا یەک دەستگا هەیە و دەستگایش لەژێر کۆنتترۆلی حیزب هەیە باشە کاک نەشوران پێ دوانیە دروستکردنی دەستێکی نەزاهە لە کوردستان لە شێوەیەوەی بەغداد بەشێک لەو کێشانە چارەسەر دەکات کە ئێستا بەڕێزت باست کرد نەخێر من پێم وانە لەبەرەوەی کە تا ئێستا هەموو دام و دەستگاکانی حکوومەت هەموو ئەو دەستگایانەی کە لە کوردستانە دروستەکرێت لە ژێر دەسەڵاتی حیزبە لە ڕێگەی حیزبەوە دروستەکرێت بە تەسکەی حیزب دروستەکرێت لەبەرەوە ئەم دەستگایانە بێلایەن نین دەستگای نەزاهە یا دەستگای دیوانی ڕقابەی مالی پێویستە لەسەر بنشینەی پیشەیی لەسەر بنشینەی عەدالەت لەسەر بنشینەی جۆرێک لە بێلایەنی لە کاروبارەکانی وڵاتە دروست بکرێت من گومانم هەیە لەوەی کە ئێستا حاڵی حاضر هەرچی دەستێکی هەر نەزاهە لە کوردستانە دروست بکرێت بتوانێت بێلایەنی خۆی پارێزێت بتوانێت لە هەیمنەی حیزب لە دەسەڵاتی حیزب لە ئامۆژگاری حیزب لە فەرمانی حیزب دەرچێتە دەرەوە باش ینی لەو کاتەیە بێ پەنابرێت بۆ نەزاهی عێراقیانی تۆ پەنابردن بۆ نەزاهی عێراقی چۆن نەبینی ینی من پێم وایە پەنابردن بۆ هەیئەتی نەزاهی عێراقی یا هەر دەستگایەکی تری فیدرالی لە کوردستانە عیب نییە ئێمە بە جۆری دەستوری عێراقی تا ئێستا بەشێکین لە عێراق میزانی ئێمە بودجەی ئێمە بودجەی هەرێمی کوردستان لە بەغداوەیەت ئازوقەی هەرێمی کوردستان لە بەغداوەیەت سوتەمەنی هەرێمی کوردستان لە بەغداوەیەت تەنانەت دا و دەرمانیش بەشی زۆری لە بەغداوەیەت یعنی لەبەرەوەی زعیبێکیان نییە دوایەوە بە جۆری دەستوری عێراقی بەروژووری 10 هەیئەتی مستەقیل هەیە بۆ بەڕێوەبردنی هەندێک لەو جومگە گرنگانەی دەوڵەت کە لە عێراقا هەیە لەوانە بۆ نمونە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لەوانە هەیئەتی نەزاهە کۆمەڵی دام و دەستگای تر هەیە کە ئەمانە دەستگای فیدرالین هیچ عیبێکیان نییە کە ئەمانە بێن بۆ کوردستان ینی لە کاتێک کاتۆ ڕێگا دەی بە ڕێکخراوە ناو دەوڵەتەکان ڕێگا سەرەن عێراق ڕێگادا بە منەظەمەی شەفافیەتی عالەمی بێت تەماشایوانە بکات خۆی چەندین کۆمپانیای لێکۆڵینەوەی مالیان لە ئەمریکا و لە شوێنەکانی ترەوە بان کردبووی ینی چ عیبێکی تیا ئەگەر دەستەی نەزاهی ئێمە بە جۆرێک لە جۆرەکان لە ژێر دەسەڵاتی نابێت ینی من نمونەیەکی بچووکە بۆ باسکەم لەم هەڵبژاردنەی ئاخریە تۆکو دەنگدەرێکی کورد یا هەر دەنگدەرێکی کورد من لە وجدانی دەنگدەری کورد دەپرسم ئەو پێی وابوو موچەخۆرێکی حیزبی کە پشتیوانی لە حیزبێکەکە لەسەر سنووقەکە دابنیشە بۆ مراقبە یاخود عێراقیەکی بێلایەن بێنی لە شارەکانی تری عێراقەوە سەرپەرشتی سنووقەکە بکات بە بێلایەنی بەبێەوەی پشتیوانی لە حیزب بکات کامیان باشترە بێگومان ئەڵێ بێلایەنەکە باشترە لەبەرەوە لە حاڵەتی واشە پەنابردن بۆ هەیئەتێکی نەزاهی بێلایەن باشترە لەوەی کە هەیئەتێکی نەزاهی لایەنداری هەبێت لە کوردستان زۆر جار نارەکانتان بۆ ئەمە ڕەنگە تاوانبای خود تۆمەتبارتان بکەم بۆی کە ئێوە پەنابن بۆ عێراقی عەرەبی و زۆر جاریش بەتایبەت باس لە کۆنە بەعسیەکان و شۆڤێنیەتی عەرەبی ئەکرێت ینی لە بەرامبەرە پێم وایە ئەوە بەشێکی بوختانە قسەیەکی ڕازنیەکە ئێمە پەنامان بۆ شۆڤێنیەکانی عەرەب بردووە زانم کەسیش ناتوانێت مزایدە بەسەر ئێمە بکات هەرچی ئێمە بناسێت ئەزانێ ئێمە دەیان ساڵ لە ململانیا بووین لەگەڵ شۆڤێنیزمی عەرەبی لە پێناوی مافەنەتەوەیەکانی گەلی کووردا من نەبوومە کەسێک کە دەستم تێکەڵاو کردو لەگەڵ باسە ئێمە شەڕی باسمان کردووە شەڕی شۆڤێنینمان کردووە لە هەموو قۆناغەکانی کە ئێمە بەشداریمان کردو لە ژیانی سیاسی کوردستان و عێراقا ئەوەندەی توانیمانە هەوڵمان ناوە کە مافەکانی گەلی کورد جێبەجێ بکرێت بینە من پێشم وایە دەوڵەتی عێراق دوژمنی ئێمە نییە نابێ بە چاوی دوژمنەوە سەری دەوڵەتی عێراقی بکەین دەوڵەتی عێراق سەرۆکەکەی سەرۆکی جمهوریەت کووردە نایبی ڕئیس وزرا کووردە وەزیری خارجیە کووردە وەزیری سەرچاوەکانی ئاو کووردە وەزیری پیشەسازی کووردە وەزیری ژینگە یا مافی ژنان کووردە
وەزیری سەرۆکی ئەرکانی جێیش کووردە جیاواز لە پەرلەمان کە جیاواز لە پەرلەمان کە 58 نوێنەری کورد لە پەرلەمانی عراقی هەیە. ینی من بە چاوی دوژمن تەماشای پایتەختی عراق ناکەم، تەماشای دەوڵەتی عراق ناکەم، بەڵکو وەکو ئێمە وەکو بەشدار وەکو هاوبەش لە دەوڵەتی عراق سەیر دەکەن. لەبەرەوە هیچ هینێکیتیانی ئەگەر لە بەعزی حاڵەتە ئێمە پەنابەرین بۆ مرکز بەتابەتی ئەو مرکزە کە خۆمان شەریکین تیا. باش ئەمە دژەوتجێکی تیا لەگەڵ دەستورە ینی پێچەوانی دەستوری عراقی بێتەوە کە لەم حاڵەتانەیە هەرێم پەنابە بۆ دەستە قانونیەکانی مرکز. بە جۆرەی تێگەیشتنی من نەک پێچەوانە نیە بەڵکو دەق لەگەڵ نەسی دەستورە ئاگونجێت. بەڵێ باش کاک نەوشێنەوە با بگەڕێنەوە سەر دۆخە ناوخۆیەکەی گەندەڵی. پێ وایە یان ئەو کادرانە یان ئەو دۆخەی یان ئەو کۆمەڵگەیی کە تا ڕادەیەک نظامێکی فاسد یاخود فاسد کەرکاری تیا کرد دەبێت، یعنی کادیرە کۆنەکان دەتوانن کە سەر لە نوێ لە ناو سیستمێکی ڕێک و پێکە ڕێکیان بخینەوە بۆی لە کۆمەڵگەیەکی تەندروستە ئاراستە بکرێن. من لە پێشەوە حەزەکەمەوە بڵێم بە شانازیەکەوە گەورەوە ئەڵێم بەشی هەرە زۆری هاوڕێ ناسراوەکانی ئێمە ئەوانەیە کە لەم جوڵانەوەیە هاوکاری من بوون و تەنانەت ئەوانەیە کە دەرچوون بۆ پەرلەمانی کوردستان لەوانە نین کە بە هیچ جۆرەی لە گەندڵیەوە گەلابن. ئەنی من شانازیەکەم لە لایەکەوە بەوە کەین بێت. ئەوە لایەکە. لایەکی تریشی ئەوەیە کە ئەو کادرانەی لە حیزبەکان نابوون یەکێتی سۆڤێت چێ ڕاستی کردەوە؟ غێر کادرەکانی حیزبی شوێنی سۆڤێتی پۆڵۆنیا و هەنگاریا و بولغاریا و چیکۆسلۆڤاکیا و ئەڵمانیای شەرقی و ئەمانە ڕۆمانیا چێ گۆڕینی بنەڕەتی سیاسی کرد لە وڵاتە غێر کادر و ئەندامەکانی ئەو حیزبانی کە لە حکوما بوون. یعنی چ عیبێکی تایە ئەگەر کادری حیزبە دەسەڵاتدارەکانی کوردستان پاژەوەی کە ناومێدە من لەوەی کە گۆڕان لە ناو داخڵی حیزبەکانەوە ناکرێ لە ڕێگەی گۆڕینی حیزبەوە ناتوان گۆڕین لە پەیکەرەی دەوڵەت و حکومەتی هەرێمی کوردستان بکەن. چ عیبێکی تایە ئەگەر بێن لە جوڵانەوەیەکی وەکو گۆڕانە بێن بەشداری بکەن بۆ ئەوەی کە بەشدار بن لە گۆڕین و لە چاکردنی باری سیاسی وڵاتەکە و سیستەمی سیاسی وڵاتەکە. پێم وایە هیچ عیبێکی تیانی و تەجروبەی میلەتان بەعکسەوە دەوڵەمەندە بەوە. هەنی ئەم خطابەی تۆ بۆ دەرەوەی ئەو کەسانەشەکە کە لە دەرەوەی بزوتنەوەکەی ئێوەن کە گۆڕانە مەبەستمەوەی کە زۆر جار لەلایەن دەسەڵاتەوە دنیا بە ڕەش و سپی ئەبیندرێت ئەوەی ئێوە یان ئێوە بە زەرورە دنیا بە ڕەش و سپی نابینن. من حەزەکەم لێرە یەک نوقتە ڕوون بکەمەوە ئەویش ئەوەیە ئەم بزوتنەوەی ئێمە بزوتنەوەی گۆڕان ئێمە خۆمان بە جێگرەوەی یەکێتی یا بە جێگرەوەی پارتی نازانین. ئێمە پێمان وایە پارتی وەکو حیزبێکی مێژووی هەیە و ئەمێنێ یەکێتیش وەکو حیزبێکی مێژووی هەیە و ئەمێنێ. ئێمە بزوتنەوەیەکی تازەین دەنگێکی تازەین بە ڕێبازێکی تازە بە شێوەیەکی ئیشکردنی تازە هاتوونێتە مایانەوە لە تەنیشت ئەوانەوە دانیشتوین. ئێمە خۆمان بە بەدیلی ئەوان نازانین. ئێمە بەشی خۆمان هەیە لەم وڵاتە کە ئەتوانین کاری تیا بکەین و ئیشی تیا بکەین. ئەوانش مەجالی ئیشکردنیان هەیە ئێمەش مەجالی ئیشکردنمان هەیە. ئێستا بۆ چوونی سیاسیمان بۆ جۆری بەڕێوەبردننی وڵاتەکە جیاوازە. ئێمە بەو ڕێگەی ئەیکەین و بێگومان ئەوەی کە دێت لە بزوتنەوەی گۆڕانە بەشداری بکە هەندێک لەوانن کە وەختی خۆی لە حیزبەکانە بەشداریان کردووە. بەڵام بەشێکیشی لەوانن کە هەرگیز حیزبایەتیان نەکردووە خەڵکی بێلانن خەڵکی ئەوانن کە قازانجیان هەیە لە چاکردنی باری ژیانی سیاسی ئێستای کوردستانی عێراقا. باش کاکەنەوشێنەوە پرسیارمەوەی کە تۆ پێشتر لە ناو حیزبەوە دواتریش کە وازهێناوە ئێستاش کە گۆڕان سەرپێکەوتووە لە خطابی خۆتا زۆر دژاتی گەندەڵیت ڕاگەاندووە. ئێستا کە بوونەتە قەوارەیەکی بەهێز یاخود کوتلێکی پەرلەمانی لە پەرلەمانی کوردستانە بە هەمان ئاراستەوە بە هەمان حەماس درێژادەن بە دژاتیکردنی گەندەڵی. بەڵێ بێگومان. باشە زۆر سوپاسەکەم کاکەنەوشێنەوە سوپاس بۆ ئامادەبوون و بۆ ڕوونکردنەوەکانت. بینەرانی بەڕێز و خۆشەویست سوپاس بۆ ئێوەش دەشمەوێت ئەوەتان پێڕابگەێنم کە ئەم ڕوبەڕووبوونەوە هەفتانەیە لەگەڵ بەڕێز نەشوران مستەفا ئەمین بەردەوام دەبێت و هەفتانە ئێمە لەگەڵ یا ڕوبەڕوو دەبینەوە بۆ هەوەی هەموو ئەو پرسیارانی ئاراستە بکەین کە ئێوەی بەڕێز دەتوانن ئاراستەمانی بکەن هەر پرسیارێک هەر سەرنجێک هەر بۆچوونێکتان هەیە بۆ ئەوەی خۆتان ڕوبەڕووی بەڕێز کاگنەوچیروانی بکەنەوە دەتوانن لە ڕێگەی ئیمەیلی info@knc.net کە لەسەر شاشەکە دەیبینن دەتوانن ئیمەیلەکانتان و پرسیار و ڕاستپاردەکانتان ببینن تا ڕوبەڕووبوونەوەیشی تر بە دیداری ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەبمەوە. هەمووتان بەخۆی گەورە و میهرەبان ئەسپێرم. خواتان لەگەڵ.